لە زنجیرە خۆپیشاندانەکانی پەرستگەی سلێمانیدا کە تونند و تیژی لێکەوتەوە و دەیان کوژرا و بریندار هەیە بەڕای شارەزایان خەسڵەتێکی تایبەتی هەیە و لە خۆپیشاندانەکانی ڕابردوو ناچن کە لە هەرێمی کوردستاندا بەڕێوە چوون لە دژی حکوومەت. لە زنجیرە خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان دژ بە حکوومەت کە لە ناوچە جیاوازەکانی پارێزگای سلێمانیدا سەریان هەڵدا، خۆپیشاندەران هەستان بە سووتاندنی بارەگا حیزبی حکوومیەکان و هێزە ئەمنیەکانیش بە تەقەکردن ڕوبەڕوویان بوونەوە و ئەمەش لە ئەنجامدا بوویە هۆی گیان لە دەستدانی 8 خۆپیشاندەر و پێشمەرگەیەک و دەیان بریندار. چالاکوانان باز لەوە دەکەن بە حکمی ئەوەی گەنجان لە هەرێمی کوردستاندا زەرمەندی یەکەمن لەو قەیرانە ئابووریەی هەیە، هەر بۆیە بە تەواوی لەلایەن ئەوانەوە پێشڕەوی دەکرێت. بە بۆنەی ئەوەی کە 6 بۆ 7 ساڵەچێ یعنی ئابووری و دۆخی خەڵک بە گشتی لە قەیرانایە، ئەوەی کە زۆر زەختی کەوتۆتە سەر لەم 6 ساڵە گەنجانن و ئەوانن کە تەمەنیان لە 18 بۆ 25 ڕەنگە ئەم بارودۆخە زۆرتر درێژە بکێشێ کە ئەگەری درێژە کێشانی زۆر چین و توێژی کەش بگرێتەوە. ئەم گەنجانە لە مافەکانیان بێبەشکراون لە ناو کۆمەڵگە لە مافی ژیانێکی شایستە بەخۆیان بێبەشکراون، مافە کۆمەڵایەتیەکانیان بۆ دابین نەکراوە، مافە ئابوووریەکانیان بۆ دابین نەکراوە، مافە کولتوریەکانیان بۆ دابین نەکراوە. با بڵین گەنج ئەگەر خوێندنی تەواو کردی بێدانە مەزرابێ، ئەمە هینە یعنی چۆنڵی فەراغێکی بۆ دروست بووە کە مەجای ژیانی بەردەست بووەتەوە. هیوایەکانی ناتوانێت تحقیقا، ئایدیاکانی ناتوانێت تحقیقا، چ جای ئەوەی کە پارەی پێ نەبێ بچێت لە کافیەکە دانیشێت لەگەڵ هاوڕێشە دەمەتەقەیە بکەن. لە کاتێکدا بە بەردەوامی دەنگی ناڕازی هەیە دژ بە حکوومەت و بەشێکی بەرچاوی کەسایەتە ناڕازیەکان لە خۆپیشاندانەکانی ڕابردوودا بە بەردەوامی دەردەکەوتن، بەڵام بەڕای چالاکوانان تایبەتمەندی جیاوازی خۆپیشاندانەکانی ئەم جارە وای کردووە زۆریکیان بە ترسێکەوە بەرخوردی لەگەڵدا بکەن. ڕموزەکانی خۆپیشاندانەکانی پێشوو ئەو بزوتنەوە سیاسی و حزبە سیاسیانەش کە جارانی پێشوو ئەچوونە ناو خۆپیشاندانەکانەوە بەڕاستی ئەترسن لەم ناڕزایەتی ئێستا، تی ناگەن خوێندنەوەیان بۆی نییە، نازانن چۆن بەرخوردی لەگەڵا بکەن. لە ماوەی چەندین ڕۆژی خۆپیشاندان دژ بە نەبوونی موچە و دۆخی دارایی لە ناوچە جیاوازەکانی پارێزگای سلێمانیدا 8 خۆپیشاندەر و پێشمەرگەیەک گیانیان لەدەستدا و دەیان بریندار لە نەخۆشخانەکانی سلێمانیدا تۆمار کراون. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.